ئەم کاتتان باش من دوکۆ زانیارم مامۆستای زمانی ئینگلیزی بۆ ئەم پۆلەی هاوینەی خانی کوڕان و کوچانی شای سلێمانی دەڵێ ماوانێ خۆشببختانە 5 هەفتەی کۆرسەکەمان بەڕێ کردووە کۆمەڵ کۆرسێکی تێر و تەسلمان دابین کردووە و وەک خۆم کەوانەی ئینگلیزیەکە دەڵێ ماوانێ بۆ پەڕیتوانامەوە هەوڵم داوە لەگەڵ کوڕان و کوچانی شارەکەم لەگەڵانە بەردەوام بم ئەوەی کە جێگەی دڵخۆشی ئەوەیە کە ئەوە نزیکەی مانگێک زیاترە گۆڕانکاریکی باش لە خوێندکارەکان نبینم چ ئاسی سەرتاکان چ ئاسی مام ناوەندەکە ئەوەی کە یەکەم جار بینراوە و یان تواناکان بۆ ئێستا بە شێوازێکی تر دەتوانن هەنێ وشەی ئینگلیزی هەم بڵێنەوە هەم ئاخاوتن بکەن هەم کۆمەڵە پرسیاری فکری باشکەن کە ئەم ڕانانە بەردەوام باوکاری لەگەڵ کتێبخانەی وەڵاکیس لەگەڵ زانکۆی ئەمریکی توانیمە بەشێکی باش لە پامەکەم بگەێنم بۆ شێوازی کە چیتر ترس و شرمانەمێنێ لە قسەکردن بە زمانی ئینگلیزی و بەرنامەکانیشم یاریتیایە ڤیدیۆیتیایە خوێندنەوەیتیایە ئەم کتێبمانەیە بەردەوام ئاڵوگۆ بە تەربەکانەکەین لە ڕووی ئاخاوتنەوانێ لە ڕووی قسەکردنەوە لە ڕووی داینەکانەوانێ لە ڕووی ڕستەکانەوە لە ڕێی ڕستە سازیەوانێ کە چۆن بدوێن بە زمانێکی ئینگلیزی زۆر باشتر ئەم خولە هیوایە بۆ هەمووان و هیوایی گەشە و سێ هەفتەمان ماوە و چاوەڕێکم کە لەم سێ هەفتەیە گۆڕانکاریی باشتر ڕووبات و سپاس بۆ زانکۆی ئەمریکی